لە بەردەم کاریگەری میدیادا دەکەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز. جاران خێزانی ئێمە لەژێر ئاراستە و کاریگەری زانایانی ئاینی و لەژێر کاریگەریەکانی ئاین و لەژێر کاریگەری بەهاجوانە کۆمەڵایەتەکانی کۆمەڵگەی کوردەواری ڕێی دەکرد و خۆی بنیاد دەنا. واتە ئەزمموی ڕابردووی زانایانی کورد، ئەزمموی ئاینێکی جوان و مرۆڤ دۆستانە، ئەزمموی بەها کۆمەڵایەتەکانی کۆمەڵگەی کوردەواری دەبووە بناغەی بنیادنانی خێزانێکی کامڵ و تەندروست و سڵحا و پێکەوە گونجاو. بۆیە دەبینین خێزان لە ڕابردوودا خێزانێکی تۆکمە و هەمیشە پێکەوە بوو، هەمیشە خۆشحاڵ و هەمیشە دڵخۆش بوون. بەڵام لە ئێستادا بمانەوێ نەمانەوێ خێزان لە بەردەم کاریگەری میدیا و تەکنەلۆژیاکاندایە، لە بەردەم سۆشیال میدیا و ئامێرەکانی تری تەکنەلۆژیادایە. ئەوەی ئێستا خێزان ئاراستە دەکا، ئەوەی ئێستا بیر و بۆچوون و قسە و هەڵسوکەوت و ڕەفتاری خێزان دیاری دەکا و وەکوەڵێ ڕەنگی پێدەداتەوە تەنها و تەنها میدیایە. جاران دایک و باوک گەورەترین ڕۆڵیان دەگەڕا لە پەروەردەکردنی منداڵ و نەوەکانیان. واتە دایک و باو تەنها بە خێوکەر و گەورەکەری منداڵیان نەبوون، بەڵکو پەروەردەکارێکی دروست بوون و فێرکەری بەها و ڕەوشتە باڵاکانی کۆمەڵگەی کوردەواری بوون. بەڵام ئێستادا ئەوەی کە منداڵ پەروەردە دەکا، ئەوەی کە منداڵ ئاراستە دەکا، ئەوەی کە منداڵ وەکوڵێ مەشغوڵەکا بەخۆیەوە ئایپاد و مۆبایل و یاری ئەلکترۆنیەکان و زنجیرە دراماکانن. زۆر بەداخەوە لە ئێستادا ئەتوانین بڵین کۆمەڵگەی کوردی جیاواز بە هەموو کۆمەڵگەکانی تر ئەوەندەی خۆی داوەتە میدیا و زنجیرە دراماکان و یاری ئەلکترۆنیەکان و سۆشیال میدیا و زۆر شتی دیکە هیچ کۆمەڵگەیەکی تر ئەتوانین بڵین بەو شێوەیە نییە. واتە ئەو کرانەوە بەرچاوی کە خێزانی کوردی بەرامبەر بە میدیا بە هەموو جۆرەکانیەوە بەخۆیەوە بینیوەتی نە لە ڕابردوودا وێنەی هەبووە، نە ئەتوانین بڵین لە هیچ کۆمەڵگەیەکی ترا وێنەی هەبووە. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە کاریگەریەکانی میدیا ئەکەین لەسەر خێزان. ئێمە ناڵین کاریگەری خراپ و سلبیەکانی. ئایا میدیا بەدەر لە کاریگەری سلبی و خراپیشی کاریگەری ئیجابی و باش و ئەرێنیشی هەبووە بۆ خێزانەکانی ئێمە؟ کامەیە ئەو کاریگەریە باشە، یان کامەیە ئەو فێرکاری و ڕەوشت فێرکردنەی کە میدیای ئێمە بە خێزانەکانی ئێمەی بەخشیوە؟ ئەو لێکترازان و هەڵوەشاندنەوە و شیرازەپسانەی کە خێزانی کوردی بەدەستیەوە ئەناڵێنێ، تاکەکانی لە یەک دوور خستۆتەوە تەنان لەسەر سفرەی نانخواردنیش ئامادە نین بە یەکەوە کۆ ببنەوە، ژن و پیاو لە یەکجیا بنەوە، منداڵ وەکوڵێ دەچێتە دەرەوە، منداڵ لە دایک و باوکی ئەتۆرێ، منداڵ وەکوڵێ جۆرێک لە جۆرەکان سربەخۆیە بۆ خۆی وەرەگرێ. ئەو خیانەتەی کە لە پرۆسەی هاوسەرگیریە هەیە، ئەو جیابوونەوانەی کە ڕۆژان لە دادگاکانە ئەبینرێن، ئەو هەموو کاردانەوە نێگەتیڤانەی کە ئێمە کۆمەلگا بەخۆیەوە دەیبینێ ڕۆژانە تا چەند بەهۆی کاریگەریەکانی میدیاوەیە. وەکامەیە ڕۆڵ و ئەرکی ڕاستەقینەی میدیا دەبێت میدیا چ ڕۆڵێکی باش بگێڕێ، یان کامێ ئەرکە ڕاستەقینەکەی میدیا و لە ئێستادا میدیا و ئەرکە ڕاستەقینەی خۆی ون کردووە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەهادین ئەحمەد، مامۆستای زانکۆ و ماستەر لە ڕاگەیاندنم کردەوە بۆ بەرنامەی باسخواز. دکتۆر گیان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ جەنابیشتم. پێم خۆشە سەرەتا بزانم میدیا چ کاریگەریەکی لەسەر کۆمەڵگە هەیە، لەسەر خێزان هەیە، بە هەردوو باری ئیجابی و سلبیەوە. سەرەتا زۆر سپاس بۆ ئەم بانگەشت و دەرفەتان. دیارە میدیا لە دنیای هاوچەرخە هیچێکە لە کەناڵە مەعریفی و کاریگەرەکان لە بواری پەروەردەکردنی مرۆڤ، لە بواری هەژمونی بەسەر سەرجەمکایە و بوارەکانی ژیانەوە، جا لە بواری سیاسی بێ یا کۆمەڵایەتی بێ یا ئابووری بێت یا فەرهەنگی بێت، هەموو لایەنەکانی ژیان و بە تایبەتی تر لە بواری کۆمەڵایەتی. چونکە میدیا پەیامێکی جەماوەریە و میدیا جەماوەر بینەر و بیسەر و خوێنەرێتی و پانتایەکی جەماوەریە. بۆیە بە کەناڵەکانی میدیاش ئەوترێ هۆیەکانی پەیوەندیکردنی جەماوەری. و دنیای ئەمڕۆ بە دنیای سەردەمی تەقینەوەی زانیاریەکان و سەردەمی میدیا و سۆشیال میدیا ناو ئەبرێت و میدیا ئەمڕۆ جیهانی کردوتە گوندێکی بچووک، وەکو ئەوی مارشال ماکلۆهانی کەنەدی، زانایەکی کەنەدیە لەو بواری میدیا و زانستی پەیوەندیکردن باسیەکانی جۆرێک دیاردەیەکی هێناوەتەکایە پێوتر دیاردەی بە جیهانیبوونی میدیا. بە شێوەیەک لە شێوەکان میدیا کۆمەڵگە و چین و توێژەکانی و دامەزراوەکانی خسۆتە ژێر هەژمون و کاریگەری خۆیەوە. و ئەگەر ئێمە نەزانین و نەتوانین میدیا بە شێوە دروستەکەی بەکاربێنین، دواتر کارەساتێکی گەورەی لێ دروست ئەبێت کە
هەموو ئەو حاڵەتانە بوو کە جەنابەت باست کرد کە ئەوە لایەنە نێگەتیڤ و نەرێنەکانی میدیا بوو. کامێ لایەنە ئیجابی و باشەکانی میدیایان وەکو جەنابەت فەرموود کە ئەگەر ئێمە نەزانین میدیا بە شێوەیەکی باش بەکار بهێنین ئەو کاتە بوونە فەوزا ڕوەدا فەوزا قەومێ. کامێ لایەنە ئیجابی و باشەکان یان ئێمە چۆن وا بکەین میدیا لە میدیایەکی سلبی و نێگەتیڤەوە بگۆڕین بۆ میدیایەکی ئیجابی و ئەرێنی؟ بەڵێ میدیا ئەبێت وەکو سەرجەم دامەزراوەکان بە یاسا ڕێک بخرێت و دامەزراوە میدیاکان و ڕۆژنامەنووس و میدیاکاران پەیوەستن بە باری یاسا و ئیتیکی ڕۆژنامەنووسیەوە. و میدیا وەکو شمشێرێکی دوودەم وایە ئەتوانی بەکاری بێنی بۆ شتی باش، بۆ پێکەوە ژیان، بۆ پاراستنی بەها کۆمەڵایەتەکان، بۆ ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ، بۆ گیانی هاوکاری و تەبایی و پێکەوە ژیان و بۆ ئەوەی کە مەسەرەن تۆ بتانی بەتوانەکانی خۆت بدەیەوە تۆخکردنی پەیوەندی کۆمەڵایەتەکان بۆ پاراستنی کۆمەلگا لە دیاردە نابا و ناجۆرەکان بۆ پاراستنی بەها پیرۆزەکان و ڕێزگرتن لە یەکتر. یعنی ئەم سودوی ئێمە ئەتوانین بیکەینە مینبەرێک بیکەینە دوانگەیەک بۆ بانگەشەکردن بۆ یەکڕیزی و تەبایی و بەرایەتی و هاوژیان و پێکەوە ژیان و ڕێزگرتن لە بەها بەرز و باڵاکان و ڕێزگرتن لە مرۆڤ و بەهاکانی مرۆڤ و ئەشتوانیت مەسەرەن ئەم شوێنە بڵێن وەکو شتێکی مەجازیاڵم نەکتەنیا کەناڵەکە مەبەست نییە ئەتوانی بکێتە شوێنێک بۆ بانگەشەکردن بۆ لێکترازان بۆ دیاردەی نابا و بۆ زیانگاتن بە بەرژەوەندی گشتی کۆمەلگە و داتەپاندنی کۆمەلگە لە ڕووی کۆمەڵایەتیەوە و بانگەشەکردن بۆ مەسەرەن تۆخاندن و تونتیژی سیاسی بێ کۆمەڵایەتی بێ خێزانی بێ هەر جۆرێک لەو جۆرانە. دکتۆر میدیای ئێمە ڕەوشی میدیای ئێمە وەکو میدیای کوردی لەکوێ ئەم یاسای ڕۆژنامەگەری و ئیتیکی ڕۆژنامەگەریە ئەم لەکوێ ئەم ئەخلاقایە کە پێویستە میدیا هەیبێ؟ بەڵێ پەیامی میدیایی پەیامێکی بابەتی و ئەخلاقیە پێش ئەوەی پەیامێکی جەماوەری بێت یا پەیامێکی سیاسی بێت. شتێکە مەسەڵی یعنی ئیتیک ئەخلاقی کاری ڕۆژنامەنووسی کۆنتترۆلکردنی خودی ڕۆژنامەنووسە، پابندبوونە بە یاسا و نەریتە جوانەکانەوە، هەڵنەخەڵەتانی جەماوەر، فریونەدانی جەماوەر، بەلا ڕێدەدانەبردنی جەماوەر. کاتێک تۆ ڕووماڵی هەواڵێکەکەی بابەتی بوونەکەی ئەوەیە کە تۆ بێلایەنی و ڕازگۆیی و وردی و هاوسەنگی تێ ڕەچاو بکەیت و داکۆچی بکەیتەوە، جەخت بکەیتەوە لەسەر ڕاستی و دروستی هەواڵەکە و سەرچاوی زانیاریەکانت. ئەگەر تۆ ئەمەد نەکرد ئەو کاتە لە ئیتیشی کاری ڕۆژنامەنووسی لا ئەدەی، ئەو کاتە کار و پیشەکەی خۆت پیرۆزەکەی لە دەسەدەی، ئەو کاتە بەرپرسەوی بەرامبەر یاسا. بۆیە میدیا پەیامێکی بابەتیە و پەیامێکی ئەخلاقیە و پەیامێکە ئاڕاستی جەماوەر ئەکرێت کە ئەبێت بە شێوەیەکی بابەتی بنەمەکانی کاری ڕۆژنامەنووسی تا ڕەچاو بکرێت. و ئەگەر هەر کەسێک لە هەر بوارێکی خۆیان مەسەرەن کاری نایاسایی کرد یا مەسەرەن سەرپێچی کردووە لە پرەنسیپ و بنەماکانی کاری پیشەی خۆی و شەرەفی کاری ڕۆژنامەنووسی لایدا، ئەو کاتە لە بەرامبەر پاراستنی بەرژەوەندەکانی کۆمەلگەیە تووشی لێ پرسینەوە و لێپێچینەوەی یاسایە بێت. بەڵێ میدیای کوردی بەگشتی وەکو هەر شتەکانی تری کۆمەلگە دابەش بوون بەسەر حیزبەکانە، ینی پەردبوون هەیە لە ڕووی گوتاری سیاسیەوە، لە ڕووی پەیامی جەماوەریەوە، لە ڕووی خزمەتکردن بە جەماوەر و میدیا تێکەڵە لە سیاست و لە ئایدۆلۆژیا. و میدیا لە کوردستانە میدیایەکی حیزبیە، زیاتر زمان حاڵ و ینی زمان حاڵی حیزبە سیاسیەکانی و دەسەڵاتدارەکانی کوردستانە و ئەوانن کە تەمیلی ئەکەن و سەرچاوی دارایی پاڵپشتی دارایی بۆ پەیدا ئەکەن و لە پشتین و ئەوانن مەسەرەن کە بەرنامەی بۆ داڕێژن و ڕنگدانەوەی دید و ئایدیا و سیاسەتی کارکردنی ئەوانە. تا ئێستا بەداخۆیانی لە کوردستانە میدیایەکی نیشتیمانی یا میدیایەکی کۆمەڵایەتی بەو شێوەمان نییە بتوانێت یعنی بەرپرس بێ لە بەرامبەر بەهاکانی کۆمەلگا، ویست و داواکاریەکانی کۆمەلگاوە بتوانێت ینی بە شێوەیەکی تەواو خزمەت بە کۆمەلگە بکات. زیاتر خزمەت بە حیزبە سیاسیەکانەکە و لە خزمەتی ئایدۆلۆژیا و سیاسەتی ئەوانایە. زۆر باشە. جاویستم ئەو بڵێ کاتێک تۆ هەواڵێک مەسەرەن پێشکەش ئەکەی ئەبێ ئەو هەواڵە بە شێوەیەک ڕووماڵ بکەی، پێشکەش بکەی کە هەیە
لە ئەرزی واقع نەک بە شێوەیە کە خۆت ئەتەوێت بۆیە نابێت مەسەلەن تۆ بە تایبەتی لەباری هەواڵ و راپۆرتەکانە ینی دیدی سیاسی خۆت مەیلی خۆت لایەنداری خۆت تێکەڵ بکەی بە هەواڵ و زانیاریەکان کە ئەمە لێرەوە بەلاڕابردنە یا مەسەلەن کاتێک تۆ بەرنامەکان پێشکەشەکەی یعنی ئەبێ ئەو بەرنامانە پێشکەشکەی کە خزمەت بە جەماوەر دەکات وە ڕنگدانەوەی کولتوری جەماوەر و فەرهەنگی کۆمەڵگەیە و ئەبێت ینی لایەنی دابوونەریت لایەنی بەها بەرزەکانی کۆمەلگە و بەها ئاینەکان کە کۆمەلگەی کوردیش کۆمەلگەیەکی موسڵمانە و ئاین سەرچاوی دید و تێڕوانین و دابوونەریت و فەرهەنگێتی ئەبێت ئەوە ڕەچاو بکرێت بەداخۆ زۆر لە کەناڵەکان لە سەردەمی ئەم کرانەوە و تەکنەلۆژیا و ئینتەرنێت و ئەوانە بە ناوی کرانەوە بە ناوی دموکراسیەت و ڕۆشنبیری و ڕۆشنگەریەوە ینی ئەوانە ئەبەزێنن بەداخۆ. زۆر باشە دکتۆر ئەرکی میدیا چییە؟ ئەو ئەرکە ڕاستەقینەی کە پێویستە میدیا بیگەڕێ یان بەون ئەو ڕۆڵە ڕاستەقینەی کە میدیا هەیەی کامەیە؟ طبعاً زانایان و پسپۆڕن زۆریان باسی ئەرکەکانی میدیان کردووە لە دید و ڕەهەندی جیاوازەوە بەگشتی میدیا کۆمەڵێک ئەرکی هەیە. ئەرکی یەکەمی ئەرکی هەواڵ و پێدانی زانیاری هەمە جۆرە بە کۆمەڵگە. ئەرکی وشیارکردنەوەی کۆمەڵگەیە لە پرس و بابەتە هەنووکەی و چارەنووسازەکان. ئەرکی شیکردنەوە و شرۆڤەکردنی ڕوودا و پێشهاتەکانە. ئەرکی پێکهێنانی ڕای گشتیە لەسەر بابەتەکان کە بەرژەوەندی کۆمەڵگەی تیا ڕەچاو ئەکرێت یا پێویستە تیا ڕەچاو بکرێت. ئەرکی پەرەپێدانی کۆمەڵایەتی و پاراستنی پەیوەندی کۆمەڵایەتیە و ئەرکی چاودێریکردنی دەسەڵاتە. یعنی میدیا دەسەڵاتی چوارەمە لە دوای هەر سێ دەسەڵاتەکەی حکوومەت یا سیستەمی سیاسی کە دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەریە. میدیا دەسەڵاتی چوارەمە کە میدیا ئەتوانێت ببێتە چاودێر و ڕەقیب بەسەردام و دەستگاکانی حکوومەتەوە چاودێری ڕەوش و بارودۆخی سیاسی بکە بواری دیموکراسی پاراستنی مافەکانی مرۆڤ هاوشان لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کە پێیانوتێت دەسەڵاتی پێنجەم کە گروپی فشارن لەسەر حکوومەت و دەسەڵاتەکانی و میدیا ئەتوانێت ڕایەڵێک بێت پردێک بێت لە نێوان گەیاندنی پەیامی دەسەڵاتی سیاسی بە جەماوەر و بێچەوانەوە گەیاندنی داواکاری و کێشە و گرفتەکانی کۆمەڵگە بە دەسەڵات و خاڵێکی تر مەسەلەی میدیا ئەبێ ڕۆڵی سەرەکی هەبێت لە پاراستنی کللتور و زمانی نەتەوەی و سەروەرەکانی کۆمەڵگە و بە کۆمەڵایەتەکان و میدیا ئەبێ ڕۆڵی هەبێت لە ئەرکی هەبێت لە بواری پاراستنی شوناس و ئینتیما کە بەداخۆ ینی میدیای ئێمە زۆر خراپ لە ئەو بارانە کاری کردو و میدیا ئەبێ ڕۆڵی هەبێت لە پاراستنی تۆڕی کۆمەڵایەتی و خێزان و ئاشتەوەی کۆمەڵایەتی. زۆر جار دەبینن بەداخۆ لە تۆڕە کۆمەڵایەتەکان سوشەل میدیا زۆر جار ینی بە شێوەیەکی زۆر ناشرین کەسایەتی کۆمەڵایەتەکان یا ناشرین ئەکرێن یا دەست ئەخرێتە ناو کاروباری تاکە کەسی و خێزانیەوە یا جۆرێک لە دابوونەری جۆرێک لە مۆدیل جۆرێک لە بانگەشە هەیە بۆ شتی ناجۆر و ئەوانەی کە دوایی تاوانکاری و لادان و ئینحرافی گەنج و هەرزەکارەکانی بە تایبەت لەکەوێتەوە یاخود هەڵوەشاندنەوەی خێزان کە جەنابەت باسە کە لە پێشەکی بەرنامەکە هەموو ئەوانە ینی میدیا ڕۆڵ و کاریگەریە. بەڵام ئێمە ئەگەر بمانێت بە شێوی زانستی ئەمانە بخەمڵێنین و بزانین لە چه ئاست و ڕێژەیەکایەوە بتوانین ڕێگەچاری گونجایی بۆدانین ئەوە پێویستی بەڕاستی بە توێژینەوەیە توێژینەوە لە بواری میدیایی توێژینەوە لە بواری دەرونناسی لە بواری کۆمەڵناسی لە بواری سیاسی لە زۆر بوار. زۆر باشە دکتۆر میدیا چۆن دەتوانین پابند بێ بە بەها کۆمەڵایەتەکانەوە چۆن دەتوانین پابند بێ بەو ڕۆگشت و بەهایانی کە لە کۆمەڵگان و ئێمە پێیان دەڵێن بەها کۆمەڵایەتەکانی کۆمەڵگەی کوردەواری. بەڵێ میدیا لەو ڕوانگەیە کە پەیامێکی جەماوەریە ئەبێ هەڵخوڵاوی حەز و داواکاری و کێشەکانی جەماوەر بێەوە لە خزمەتی جەماوەرا بێت. کاتێک تۆ بەرنامەیەک پێشکەش ئەەکەی ڕاستە تۆ ئامانجی خۆتت هەیە لە پێشکەشکردنی ئەم بەرنامەیەوە پلانت هەیە بەڵام لە هەمان کاتە ئەبێت هەوڵ بدەی بەرنامەکانت یەکانگیر بێ لەگەڵ دابوونەریتی کۆمەلگا لەگەڵ کێشەکانی کۆمەلگاوە بەو ئاقارە بێت کە پەیوەندی کۆمەڵایەتەکان تۆخ کاتەوە بەهێز بکە نەک ئەوەی وا بکات کە شیرازی کۆمەلگە تێک بداوە زیان بە بەرژەوەندی گشتی کۆمەلگە بگەێنێت. کەواتە میدیا ئەبێ پەیامێکی واقعی بێت کە یەکێک لە ینی پێکهاتە و ڕەهەندەکانی بابەتی بوون
لە میدیایە بریتێ لە واقعی بوون. ئەبێ میدیا بابەتێکی واقعی بێت، بابەتێکی میدیا ئەبێ پلان و استراتیژی هەبێ بۆ ئەوەی میدیایەکی ئامانزدار و بەرهەمدار بێت، نەک ئەوەی هەر تەنیا پەخشی هەواڵ و بەرنامە و ینی کۆمەڵێک شت بکات کە بەڕاستی شتی نامۆ و ناشرینە بە کۆمەڵگەی کوردی. پەیامی میدیای کوردی پەیامدارە، خاوەنی پەیامە یان بۆ نەتوانین بڵین بێ پەیامە میدیای کوردی؟ ئێمە ناتوانین بڵین بێ پەیام و ناتوانین بڵین پەیامدار و ئامانزداری تەواو، ئەمە شتێکی ڕێژەیە. بەڵام ئەگەر تۆ بتەوێت مەسەڵەن بە وردی بە شێوەیەکی زانستی و ئەکادمی بگەیت ئەو دەرەنجامە، ئەمە پێویستی بە توێژینەوە پێویستی بە داتا و زانیاری ورد هەیە. ئیتر بە شێوەی مەدانی بە شێوەی ڕاپرسی یاخود سامپڵ و نمونە وەرگری لە بەرنامە و هەواڵەکانی. بەڵام بەگشتی ئێمە ینی میدیای کوردی چەند جۆرێکە، مەسەڵەن میدیای حیزبیمان هەیە، میدیای ئەهلیمان هەیە، میدیای ئازادمان هەیە، میدیای هاوڵاتیمان هەیە کە تۆڕە کۆمەڵایەتەکان و سۆشیال میدیایە کە ئەمە بەڕاستی کاریگەرترین و تەفاعولیترین زۆری میدیایە، چونکە هەموو جەماوەرتەیە بەشدارە و نێرەر و وەرگرە. من تەسەور کە تۆڕێکی وەکو فەیسبوک زیاتر لە 1 ملیار کەس تایە بەشدارە لە سەرتاسەری جیهان. لە هەرێمی کوردستانە سەرجەم تشین و توێژەکان هەر لە پیرە و هەر لە لاو هەر لە گەنج مناڵەوە تایە بەشدارن لە ڕەگەزی نێرومێ و لە ئاستی وشیاری جیاواز، ئاستی ڕۆشنبیری جیاواز، هەر لە خەڵکی نخبە و دەستە بژێر و ئەوانە مامۆسای زانکۆ پزیشک و چیوچی هەتاوەکو خوارەوە کە لەوانەی خەڵکی خوێنەوار و نەخوێنەوار و نیمچە خوێندەواریشی تیاگە، کە ئەمە میدیا بۆ خۆی هێزێکی موغناتیزی و هێزێکی سحری هەیە. بەڕاستی ینی مرۆڤ بارگاوی ئەکا و هەژمونێکی هەیە بەبێ ئەوەی خۆت هەستی پێ بکەی، کاریگەری هەیە لەسەر ڕوخسارت، لەسەر جلوبەرگت، لەسەر زمان و ینی شێوازی ئاخەوتنت، لەسەر ئەتەکێت و مامەڵەکردنت، لەسەر ڕەفتارت، لەسەر ڕەوشتت، لەسەر دابوونەریتت، لەسەر فەرهەنگت، لەسەر هەموو ئەو بارانە. بەڵام ئەوە لەوانەیە هەموو کەس وەکو پێویست هەستی پێ ناکات، زیاتر ئەوانە هەستی پێکەن کە مامۆسایانی ئاینی یا مامۆسایانی زانکۆ و خەڵکانی پسپۆر لە باری دەروونزانی کۆمەڵایەتی و یا خەڵکانێکە لە ئاستێکی وشارین یا ڕۆژنامەنووس و ڕاگەیاندکارە. زۆر جار ئەو کەناڵانی کەوتم ینی کەناڵی ئامانجدار نین، ئامانجی هەیە، بەڵام لەوانەیە ئامانجەکەی ئامانجێکی ڕوخێنەر بێ، لە جاتی پلان پیلانێکی هەبێت یاخود بە شێوەیە کار بکات کە زیاتر بێوێ کللتورێکی ئەوروپی هاوردە بکە یا تەسویقێکی ئیجتیماعی، مەسەڵەن ئەوەی پێوترێ سۆشیال مارکێتین، چکە بازارکردن ینی تەنیا ئەوە نێت تۆ لە بازار کەلوپەل و شتومەک بکەڕی، بەڵکو بە جۆرێک لە جۆرەکان تەسویقی فکر، تەسویقی ئایدۆلۆژیا، تەسویقی فەرهەنگ، ینی جەنابەت باسی زنجیرە فیلم و کلیپ و گۆرانی ئەوانت کرد. ئەمە بە جۆرێک لە جۆرەکان جۆرێکە لە بارگاویکردنی کۆمەڵگە، جۆرێکە لە کارکردنە سەر کۆمەڵگە یا تەسویقی ئەو کەناڵانی کەناڵی وافید و هاوردە و کە بەخشی بەرنامەکانیان ئەکەن ڕاستەوخۆ بۆ سەر کۆمەڵگەی کوردی یاخود بەرنامە وەرجێڕاوەکان دۆبلاجکراوەکان، ئەوان بە شێوەیەک لە شێوەکان ینی تۆ زنجیرێکی دۆبلاژکراوی مەسەڵەن تورکیە، ئێرانیە، مەسە فارسیە، تورکیە، یاخود مەسەڵەن ئەوروپیە، زمانێکی ئەوروپیە کۆریە چییە، بە شێوەیەک لە شێوەکان ئەمە جۆرێکە لە تەسویقی کۆمەڵایەتی، بازارکردنی کۆمەڵایەتی کە تۆ ئاشنا ئەکات بە فەرهەنگ و دابوونەریت و کللتوری ئەو کۆمەڵگەیە، کە زۆر جار ئەمە یەک ناگرێتەوە لەگەڵ کللتور و فەرهەنگی کوردی. ینی لە زۆر لە وڵاتان سیرەکەی وڵاتێکی وەکو فەڕەنسا وەکو ئەڵمانیا، ینی وڵاتە زلهێزەکان، ینی ڕێگە نادەن وڵات زنجیرە دۆبلاژکراوەکانی وڵاتانی تر هەروە ڕاستەوخۆ بەبێ فلتەر دۆبلاژ کرێ و بڵاو کرێتەوە، کە ئەوان کۆمەڵگەیەکی کراوە، کۆمەڵگەیەکی مۆدێرن و هاوچەرخن و ئەوروپیشن. لەبەرەوە ئێمە حەقە فلتەر هەبێ لەسەر کەناڵەکانی ڕاگەیاندن. کاتێک میدیای ئێمە فلتەری لەسەر نییە، بەبێ هیچ ڕێگریەک دێتە نێو و هەموو کایەکانی ژیانی ئێمەوە. خێزانی ئێمە لە شەو ڕۆژێک کاتوانین بڵێن سێ چوار زنجیرە دراماکایان بەونە هەر لە ئێوارەوە تا سعات 12 شەو هەمووی تێکەڵەکە، هەر لە سیاسەدە، لە فکر، هەر لە ئەدەب، هەر لە زنجیرە دراما و لە زۆر شتی دیکە. کەواتە خێزانی ئێمە کاتێ میدیا خۆی بەرپرسیار نایە بەرامبەر بە کۆمەڵگەکەی
بۆ کۆڵێ باگراوندی حیزبی هەیە حیزبەکە چی بێ ئەوە پەخشەکەوە حیزبەکان و لایەن پەیوەندیدارەکانیش هیچ بەرپرسیارەتی و دڵسۆزیەکیان بۆ کۆمەڵگەنیە خێزان چۆن خۆی بپارێزێ لەو هەژمون و لەو پەلامار و لەو هێرشە نێگاتیفەی کە میدیا هەیەی بۆ سە خێزانبان نەڵێن هەمووی بەڵام ئەو چۆن دەواازە بەڕووی ئەو شتە خراپانە داخە کە میدیا پەخشیەکە لەو جەنابەت ئاماژەت پێدایانی مەسەڵەن دەسەڵاتی سیاسی و وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکان بەرپرسن لەوە تاوەتی وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە و سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە باری پاراستنی مافەکانی مناڵ ژنان یا لە باری پاراستنی بەهاکانی کۆمەڵگا لە پاش ئەوە مەسەڵەن کە خێزان دایک و باوک زۆر زۆر بەرپرسن لەوەی کە بتوانن کۆنتترۆلی خێزانی خۆیان مناڵەکانی خۆیان بکەن کە ئەوە بەڕاستی تۆزێک زەحمەت و پێویستی بە پلان و پێویستی بە ماندووبوون هەیە ینی زۆر جار لە میدیاکە کوردەکانە ئەبینی ینی ئەو بەرنامەنە پێشکەش ئەەکەن بەبی ئەوەی گوێ بدەنە مەسەن ئەوەی ئەم لەم کاتێ ئەو مناڵە مەسەرەن بە خەبەرەیە ئەو مناڵە نەنووسوەیە لە دەم و ئێوارەیە مەسەرەن کۆمەڵێک بەرنامەی تون و تیژ دابەزێنن کە تۆ ئەبێت ینی هەندێک زارە نووسێ مەسەن ئەمە بۆ خواتە من ئەوەنە بەڵام ئەوە هەر شتێکی ڕۆتی نەزاری وە هەیە ئەم بەرنامانەیەک لە سەرێک پەخش ئەکرێت زیاتر بۆ پڕکردنەوەی بەرنامەکانی خۆی بۆ پڕکردنەوەی فەراغی خۆی نەک بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی کۆمەڵگە لەبەرەوە لە دنیای ئەمڕۆیە ئەنی دایک و باوک و هەموو کتاچێک لە ئاستی خۆی بەرپرسە لە پاراستنی بەهاکانی کۆمەلگا ڕاگەیاندکارێک بێت یاخود باوک بێت دایک بێت مامۆستا بێت لە قوتابخانە ینی من ئەمێ ئاماژە بۆ کەم ینی مەسەڵەن مانگانە کۆبوونەوە بە دایکەبوون باوکان ئەکرێت لە قوتابخانەکان لە زۆربەی قوتابخانە خوێندنگاکان ئێمە ئەزانین و ئەبینین کە توێژەری کۆمەڵایەتی و دەرونی هەیە خەیت شێکە بە لە دوای وتەی دەستپێکی بەڕێوەبەری قوتابخانەکە با 5 دقە 10 دقە توێژەرێکی کۆمەڵایەتی توێژەرێکی دەرونی قسە بۆ دایکان و باوکانە بکات کە هاتوون و بەشدارن لەو کۆبوونەوەیە بۆی هوشارن کەنەوە ینی لە دەرەنجامەکانی تەکنەلۆژیا و وەکو ئەوانی زەناوت بەسکرد ئایپاد و ئایفۆن و نازانم سوشال میدیا ئەوانە ئەنی هەر مناڵێک ئەبینی مۆبایلێکی پێ ئایپادێکی پێ ینی ئەم مناڵە مێشتی فۆرمات بوو حتا یەکێک لە هۆکارەکانی دابەزنی ئاستی خوێندن ئاستی وەرنەگرتنی زانیاری لەلایەن خوێندکارەوە مەسەلەکە کاریگەربوونێتی بە تەکنەلۆژیا کە زۆر کاریگەری هەیە لەسەر مێشتی مناڵ ینی مناڵ پەڕەیەکی سپیە چی تا بنووسی ئەوە تۆمارەکات و ئەم مناڵە ماندووە شەکەتە ینی مێشی مەشغوڵە بۆ دایمە خەیاڵی لەسەر ئەوەیە یاخود گەنجێک ئەبینی لەسەر شەقام ئەڕۆجاری وە هەیە ئاگەی لە خۆی نییە کە لە شەقامەکەش ئەپەڕێتەوە وەکو کەسێکی ئەبلەق و وەکو کەسێکی ئاڵوو دەبوو بە مادەی هۆشبەر و مەی وەکو کەسێکی سەرخۆش ئەڕوا هەموو غەمی وەکو پاکەت و شخاردی جاران مۆبایلەکەی و خەتی ئینتەرنێتەکەیەتی ینی لە عالەمێکی ترە ئەژێت سواری پاس ئەبێ سواری مەسەرەن ئەچێ بۆ شوێنێک ینی هێدفۆنێکی لەگوێ خسوێتی سەرگۆڕێنیا لەسەر تا تەماشای فیلمێکە کە تەماشای شتێکە ئەنی ئەمە کۆنتترۆڵ ناکرێ ئەمە تۆڕێکە ینی لە سەرتاسەری جیهانە کە ئەمانە زیاتر وڵاتانی ئەوروپی کە لە ڕووی کۆمەڵایەتی و دابوونەریتەوە لەگەڵ ئێمە یەک ناگرن ئەمانە بتوێنێتە کاریگەری زۆری هەیە لەسەرەوە مەسەلەی بێکاری ینی بەشێک لە کێشەکانە بێ حکوومەت چارەسەری بکە ینی دیاردی کۆچی گەنجان ڕەشببینی گەنج ینی هەڵوەشانەوەی خێزان لە هەرێمێکی وەکو کوردستان هەرێمێکی بچووکە 8,000 کەس لە ماوەی نەزم 6 مانگە شتێکی و ئامارەکان ئەوە نەکەس دیاردی تەلاق و جیابوونەوە ڕاستە بەشێکی هەڵی کاسی پڕ ئاشتی ماڵە بەشێکی پەیوەندی هەیە بە بڵین بێکاری و هەژاری و نەبوونی و نەکبەتیەوە بەشێکی پەیوەندی هەیە بە نەبوونی شوێنی نیشتە جێبوونەوە بەشێکی پەیوەندی هەیە بە جیاوازی ئاستی ڕۆشنبیری و تەمەن و لێکتر نەگەیشتنەوە یا دەستێوەردانی ماڵە خەزور و دەوروبەر و هاوڕێ لە هەردوو لە بەشێکیشی پشتێکی گەورەی بەشی پەیوەندی هەیە بە مەسائلی تەکنەلۆژیا و سوشیال میدیا و خیانەتی هاوسەری دکتۆر کامانن ئەو کاریگەری و دەرەنجام و ئاسوارە خراپانەی کە میدیا لەسەر خێزانی ئەمە جێی دەهێڵێ من ئاماژەکان ئەوانی کە باسم کرد ئەوانە ئاسەوارە خراپەکانن و دەرەنجامەکان دەرکەوتون ینی لە کەیسەوە لە حاڵەتەوە بۆتە دیاردە ینی مادام بەرۆکی مامەساهێنی ئاینی گرت بەرۆکی خێزانەکانی گرت بەرۆکی دادگای گرت ئەوە ینی لەوە دەرچووە لە حاڵەت بۆتە دیاردە
لەبەرەوە ئێستا کاتی ئەوە هاتووە ینی هەوڵ بدرێت لایەنە پەیوەندداریەکان ئەوانی کە ئاماژەم پێکرد ڕێکخراوەکانی پاراستنی مافەکانی مناڵ ڕێکخراوەکانی لاوان گەنجان وەزارەتە پەیوەندیدارەکان مەسایانی ئاینی وەزارەتی ئەوقاف ڕۆشنبیری هەموو ئەو وەزارەتانە پەروەردە حتا هەمویان بەرپرسن هەوڵ بدەن ئەنی کۆنفرانسی زانستی بکەن کۆنفرانسی هاوبەش بکەن بۆی ئەم پرس و بابەتانە ئەم دیاردانە چارەسەرکەن و لە ڕووی یاساییەوە ینی تاوەکو ئێستا پەرلەمانی کوردستان ئەوە چوارەمین خولە بەرەو پێنجەمە چێت تا ئێستا یاسایەکی نییە بۆ ڕێخستنی میدیای ئەلکترۆنی و سۆشیال میدیا کە کاتی ئەوە هاتووە ینی تر بەسە بەڕاستی کۆبوونەوەکانیان هەمووی هەر بەشتی تەشریفاتی و هەمووی بەشتی هامشی و ئەوانە بەسەر ئەبنانی حەقە لەسەر پرسە گرنگەکان هەڵوێستە بکەن و تەنانەت مەسائلی بەکارهێنانی مامەڵەکردنی گەنج لەگەڵ تۆڕە کۆمەڵایەکان لەگەڵ تەکنەلۆژیایە مەسەلەی خوێندنی میدیا خوێندنی دەروونزانی بخرێتە پرۆگرامی خوێندنەوە بخرێتە بەشێک لە پەروەردەی مەدەنی سەرەن هەیە لە قۆناغی بنەڕەتی لە قۆناغی ناوەندی ئەمانە ینی بابەتی ڕۆژن شتی گرنگن ڕاستە بیرکاری و کیمیا فیزیا گرنگە فێربوونی زمان گرنگە بەڵام بەڕاستی پاراستنی کۆمەڵگە و بەهاکانی کۆمەڵگە و مامەڵەکردن لەگەڵ تەکنەلۆژیای و ئەوانەشە گرنگە مامەڵەکردن لەگەڵ میدیایە ئەوانە ینی وشارێکی گشتین ڕۆشنبیرێکی گشتین من پێم باشە بخرێتە پرۆگرامی خوێندنەوە وەزارەتی پەروەردە فەرمان و بڕیاری هەبێ بۆ توێژەرە بە ڕێزەکان توێژەری دەرونی کۆمەڵایەتی کە بە ئەرکی خۆیان هەستن ئەو من دەستخۆشییان لێکە مەسەرەن زۆر زار بە کێشەی مناڵەکان ئەچنیا دایک و باوکیان باوەکەنیە کێشەیەکیان هەبێ لە خوێندنگە لەگەڵ مامۆستاکانیان زۆر جار ئەم کێشەیە ڕەدفعل دەرهاویشتە و کاردانەوەی کێشەیەکە کە لە ماڵەوە هەیەی یا کێشەیەکی دەرونیە کە خۆی هەیەی کە ئەمە پێویستی بە چارەسەری ڕیشەیە و تەرەفەکە بەڵێ دایک و باوکن ئەنی پێم باشە کە لەگەڵ مناڵەکەش قسە ئەکرێ بە تەنیا دایک و باوکشی بانگەکرێ ئەمەش جێ دەستخۆشە بەڵام لە کۆبنەوەی گشتیشە کە زۆر دیاردەی ناجۆرە بینی لە قوتابخانەکان لە خوێندنگەکان لە باخە گشتەکان لەسەر شەقامەکان هەتا لە ناوەندەکانی زانکۆ و پەیمانگاکان ینی بەداخۆیانی ئێستا یەکێک لە ئەوانە مەسەلەی زێمۆحەد ینی ڕێکپۆشی و یەکپۆشی ینی ناوەندەکانی خوێندن بۆتە شوێنێک بۆ ئەرزی ئەزیا و جلوبەرگ و ئەوە خوێندکارێک لە مەحەزەرەیە وایفایەکە کرد و خەریکی مۆبایلەکەیتی خەریکی نامەنەندە خەریکی ئاگەی لە دەرس و ئەوانە هەر نییە ینی هەموو غەمی مەسەن خۆگۆڕین و یەکتربینین و سەیران و ئەوانە بەڵام بۆ دەرسەکەی سەیرەکەی هەموو شتێکی پێ بەس قەڵەم و کاغەزی پێنیە ئەمانە وای کردووە کە ئاستی خوێندن لە زانکۆ و پەیمانگەکان دابەزێت ڕاستە لە پاڵ ئەوەیە ئاستی زانستی مامۆستاکان پرۆگرامی خوێندن هەموو ئەوانە کاریگەری هەیە بۆی زۆر لە بابەتەکە دوور نەکەن ینی کۆنتترۆلکردنی میدیا لە ڕووی خێزانانی و شتێکی زۆر گرنگە بەڵام بەداخۆ لەم دنیا جەنجاڵەیە مەسەلەن باوچێک دایکێک فەرمانبەرە کاسبکارە لە بەیانی زۆر چێتە دەرەوە تاوەکو ئێوارە نایەت و ئێوارە شەکەت و ماندووە یعنی ئاگداری ماڵ و مناڵەکەی خۆی نییە کە ئەمە تەکنەلۆژیا تەمەن کاریگەری زۆری هەیە بەردەوام تەلقینی ئەم کەساکە مخاتەبەی ئەم کەساکە و ئەوەنەی گەنجان و هەرزەکاران لەوانەیە گوێ لە تەکنەلۆژیا و تەماشای تەکنەلۆژیا تەناشای سۆشیال میدیا و کەناڵ ئاسمانیەکان بکەن و گوێ لە هاوڕێکانیان بگرن ئەوەنە گوێ لە دایک و باوکیان ناگرن. بەڵێ دکتۆر لەبارەی زنجیرە دراما تورکیەکانەوە ئێمە میدیای ئێمە بە ڕێژەیەکی بەرچاو بەردەوام بە زۆر بە دوور و درێژی شەوانە بۆمنە 2 ساعات 3 ساعات تا 12 شەو زنجیرە دراما تورکیەکان بە وەرگێڕاوی کوردی پەخش دەکەن. هیوایان هەیە بۆ کۆلێ چەند وەرزێکە هەر وەرزێ بوونە 3-4 ساڵقەیە ئەنی خێزانی ئێمە بە جۆرە لە جۆرەکان هێندە مدمین و ئالوودە بووە ئەم زنجیرە درامانەوە ینی بەلایەوە کوفرە ئەگەر ئەڵلقەیەکی لە دەست بچێت بۆیە تەنانەت پەیوەندی کۆمەڵایەتەکانی شیکال کردوتەوە خزمایەتی و سەردان و هاموشۆی بە کۆڵە کۆمەڵایەتی نەهێشتووە. سەرەتا بەباز لە زنجیرە دراماکان بکەین چ کاریگەریەک لەسەر خێزان دروست دەکەن وەکوی جەنابەت فەرمووت خیانەتی هاوسەری جیابوونەوە ڕێز نەگرتنی دایکووە حتا توندوتیژی مناڵ بەرامبەر بە مناڵی دیکەمانە بەرەنجامی یام کاریگەری و ئاسەواری ئەو زنجیرە درامانە لەسەر خێزانی ئێمە باسێکی زنجیرە دراماکان بکەین چ کاریگەریەک لەسەر خێزانی ئێمە جێدەبن و پاشتەیش باز لە ڕۆڵی میدیا لە کارکردنەوەی پەیوەندی و کۆمەڵایەتیەکان. بڵێ
خۆی مرۆڤ بوونەوەرێکی فزولی و بوونەوەرێکی تەقلیدیشە، ئەنی وەکۆی کە زانایانی باری کۆمەڵاسیوانە باسێکن بە تایبەتی لە توێژی گەنجان و لەگەڵ ژنان. ینی زۆر جار ئەبینێ مۆدێلێک جلوبەرگێک شتێک هەڵسوکەوتێک نەریتێک لە زنجیرە فیلم و درامایەکە هەیە هەوڵە دات لاسایی بکاتەوە. هەتا من ینی مناڵان بە تایبەت لە زنجیرە فیلمێکی دوو مناڵ لە ڕۆژنامە میسرەکانە باسێکات کە دوو مناڵ لە کاتی هاتنە دەرەوە لە قوتابخانە ڕەفیقێکی خۆیان ئەبەن بە فێڵ بە پشتێنی پانتۆڵەکان ئەیخنچێن. کاتێک دادگای نەوجوانان ئەوانە پرسە لە مناڵانە کە ئەگیرێن و دەستگیرەکرێن ئەبرێنە بەردەم دادوەر پرسیاریان لێکرێت ئەم تاوانەتان چۆن کرد، ئەڵێن لە زنجیرە فیلمێکی میسریەوە بینیمان کە هەمان ئەو شتێکە چەند خوێندکارێک لە قوتابخانەن و ڕەفیقەکانێکی چانەخنچێن ئەمان نووسێنە لاسایی بکەنەوە. لەبەرەوە ینی زۆر جار گەنجەکان بەبێەوەی بزانن کە ئەمە زەرری هەیە یا سوودی هەیە یا تا چەندێک قازانجا. یعنی ئێستا ئێمە ئەبینین ئەنی جلوبەرگی زۆر سەیر و سەمەرە ئەبینی لە بازار لە شەقام لە ناوپاس مەسەن هەتا لە زانکۆ پەیمانگاکان کە من ڕێکپۆشی و یەکپۆشیم زۆر پێشتێکی باشە و هەنگاویش نراوە لەو ڕۆوە. ینی ئەبێت ئازادیش ئەنی سنووری هەیە مەسەن شوێنی فەرمی بەڕاستی ئەبێت جلوبەرگی فەرمی لەبەرکرێت، ئەبێت جیاواز بێت لە جلوبەرگی خەوتن و جلوبەرگی سەفر و سەیران و گەشتکردن. بۆ منە زانکۆی ڕاپەڕین من دەستخۆشیان لێکەم ئەنی هەوڵێکی وایان هەیە بۆ یەکپۆشی و لە زانکۆکانی هەتریش حەقا ئەوە بکرێت بۆ ئەوەی خوێندکارە هەژارەکان ئەوانەی کە نەدارن یا ئەوانەی ملتەزیمن ئەنی هەز بە جۆرێک لە نامۆی نەکەن. ئەنی بڕاکە جاریوە تۆ لە زانکۆی ئەنی خوێندکارەکان بەرامبەر دانیشتون یعنی جلوبەرگێکی زۆر ئەوەی لەبەر کردو ینی کە ئەمە ناگونجێت لەگەڵ هۆڵێکی وەکو خوێندنە، ناگونجێت لەگەڵ ئەوەی کە شوێنێکی فەرمی بەو شێوەیە بێت. ینی جاری واشێ بە ناوی ئازادیەوە کاکە ئازادی شتێکی سنووردارە، شتێکی ڕەهانیە و ئەبێت لە شوێنی فەرمی جلوبەرگی فەرمی لەبەرکرێت. بەڵێ جا ئەفو پرسیارەکەت دکتۆر کاڵبوونەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان جاران کۆمەڵگەی کوردەواری شانەزی بە پەیوەندیە کۆمەڵایەتەکان و سەردان و عەلاقاتی کۆمەڵایەتی خۆیەوە دەکرد و هەمیشە سەردان و گەرم و گوڕی و خۆشەویستی و محبەتێ لە نێوان خێزان و عایلەی کوردیدا هەبوو. بەڵام هەست دەکەین وەکو مامۆستا تایری بامۆکی لە وتارێکا گوتی چوینەتە ماڵێک وتمان دوو قسە بکەین و تێتی جارە بە زنجیرە دراماکە تەواو بەیانی حاسواشی کردووە کە تۆ کەڕوولاڵ بی و ئەوەی کە قسەکەرە ئەوەی کە تۆ بێکوی بۆ بگری تەنها میدیا و زنجیرە دراماکانە. چ ڕۆڵێکی گەڕاوە لە کاڵبوونەوەی پەیوەندیە کۆمەڵایەتەکانی ئێمەدا؟ میدیا بۆتە براگەورە و میوانێکی خۆشەویست و ئەفزەلیێت و ینی دراوە بەسەر خەڵکی ترا. ینی ئەمە جۆرێکە لە ئاڵوودەبوون بە میدیا و بە تەکنۆلۆژیا و بە سوشیال میدیا و هەموو ئەوانە کە کەسێک میوانێکی دێتە ئەنی نەتوانێت تەلەڤیزۆنەکەی بخاتە سەر کەناڵێکە بە دڵی میوانەکە بێ یاخود بیکوژێنێتەوە یاخود کەسێک ئەگەر 24 سەعات نەیتوانی کۆنتڕۆڵی خۆی کە نەچێتە سەر ئەکاونتی فەیسبووکەکەی. ئەمە بەڕاستی جۆرێکە لە ئاڵوودەبوون. من ئەمە نمونە بۆ بێنە کەمبرلی یۆنگ هەیە زانایکی ئەمریکیە لە هەر کەسێک لە هەفتەیەکە زیاتر لە 38 سەعات ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاربێنی ئەمە حاڵەتێکی نەخۆشیە، بەشێکە لە نەخۆشی دەرونی و ئاڵوودەبوون بە سوشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان پێویستی بە چارەسەر ئەبێت سەردانی سەنتەری تەندروستی و پزیشکی ڕاوێژکاری بکات. بەداخەوە جاران مەسەرەن خەڵک لە کوێرەدەیەک بوو هۆیەکانی پەیوەندیکردن و هاتوچۆ بەو شێوەی ئێستا نەبوو کە ئێستا تەکنەلۆژیا ینی هۆیەکانی گواستنەوە و گەیاندن و ئامێرەکانی پەیوەندیکردن زۆر بوو. کەم خێزان هەیە ئۆتۆمبیلی نەبێت، کەم خێزان هەیە مۆبایل و تەکنەلۆژیای لەبەردەست نەبێت. بەڵام سیرەکەی پەیوەندی کۆمەڵایەتەکان بەرەو کاڵبوونەوە ئەچێت زیاتر پەیوەندی هاوڕێتی پەیوەندی لە دوورەوە پەیوەندی لەگەڵ خەڵکی نەناس و نامۆیە بەهێز بووە، زیاتر ڕێز و تەقدیر و خۆشویستن و تەبایی و سەردانی یەکتر و ئەوانە هەواڵپرسین و بەشداری لە خۆشی و ناخۆشی و شین و شاوی پرسە یەکتر کەم بۆتەوە کە ئەمە زۆری بەشێکی ڕاستە سەرقاڵی و ئاڵۆزبوونی ژیان و ئەوانە. بەڵام بەشێکیشی پەیوەندی هەیە بە کاریگەری تەکنەلۆژیاوە، کاریگەرە نەرێنەکانی جگە لەوە تەکنەلۆژیانی کاریگەری هەیە لەسەر خودی مرۆڤ وەکو باسم کرد ئاماژەم پێکرد لەسەر مەسەلەن مێشک
لەسەر بیرکردنەوە زاکیرە لەسەر لایەنی هەست و بیرکردنەوە و یادخستنەوە و مەسەلەی ئیستیعابکردنی زانیاری وەرگرتن کاریگەری هەیە لەسەر لایەنی دەرونی هەڵچوون خەمۆچی حتا تەنانەت مەسەلەن هاوسەر چەند هەڵۆشانەوەی خێزانیا هاوسەرگیری نەکردن دیاردەی ڕەشببینی گەنجان و بێهیوایی کە بەشێکی ڕاستە پەیوەندی بە بێکاریەوەی بەڵام سوشال میدیانی ئەوەی تر ڕەشببینی کردن دیاردەی کۆچی گەنجان سەری خۆی هەڵەگرێت ئەڕا بۆ ئەوروپا بۆ وڵاتان کە ئەڵێ دەنگی دەوە لە دوور خۆشە هەندیان سەدان گەنج هاتوۆتەوە لە ئەوروپا ئەڵێ کاکە وەڵاهی بەس بە ناو ئەوەی ڕەفاهێت و ئەوەی جینا بۆ خۆت بەندێکی کۆیلێ زیندانیەکی کە نەزمە نەزانی نەکەس ئەناسی و نا پەیوەندیت هەیە لەگەڵ کەس و بەو شێوەیە ئەنی تەنیا لە دەرەی ناوەڕاستە 56,000 کەس لە ماوەی ساڵی ڕابردووە خنکاوە یعنی ئەبێتە ئەڵێ بەر لەجێ خۆی سنگینە من پێم وایە گەنج لێرە بێت بە ئاشترا بتوانێت وڵاتەکە خۆی ئاوادان کاتەوە بۆ بەڕاستی حکوومەتیش پەرلەمانیشانی حەقی ئەویان هەیە کە بیرێک لە گەنجکەنەوە ئەوەی تر ڕەشببین و بێکار نەبێ بۆ یەک دەڵێ شەڕ لە بەتاڵی باشتر ینی گەنج کاری هەلێکی کاری بۆ بدۆزرێتەوە ئەنی هەمووی 4-5 ملیۆن کەسین ئێمە لە کوردستانێکە هەمووی 3-4 پارێزگای ئێمە نەتوانین هەلی کار بۆ گەنجان بدۆزینەوە نەتوانین ئەوانی دەرسوی زانکۆ پەیمانگان دایان نەزرێنین ئیتر ینی فەلسەفەیکردنەوەی زانکۆ پەیمانگا و ئەم بەشانە چییە خوێندن چییە ینی لە کوردستان ئەگەر تۆ نتوانانی سوود لە بەهرە و توانەکانیان وەرگری جا بەگشتی بۆیە ئەم باسان بەو شێوە باسکردانی هەموو لایەنەکان هەمومان بەرپرسین لەو حاڵەت و دیاردانە و فلتەرات هەبێت فلتەری ئەلامی هەبێت و وەزارەتی ڕۆشنبیری لیژنەکانی چاودێری خۆی زیاتر چڕ بکاتەوە و چاودێری بەرنامەکان بکەوە ئاگداری کەناڵەکان بکاتەوە کە ڕێنماییان بۆ دەربکات کە پێوی پێیوەزدن و کەناڵەکان پلانیان هەبێت استراتیژیان هەبێت نەک تەنیا پڕکردنەوەی کات بێت هەوڵ بدەن هەتا بەرنامەکانیان ڕیزبەندی تیا هەبێت حسابی مناڵ و گەنج و پیر و سەرجەمچین و توێژەکان بکەن مراعاتی بارودۆخ و زروف و ژینگە و ژینگەی سیاسی و ژینگەی فەرهەنگی و ژینگەی کۆمەڵایەتی و نەتەوەی بکرێت مەرجنی هەموو شتێک لە میدیای بڵاو کرێتەوە یا هەر بەرنامەیەک شیاو بوو گونجاو بوو بۆ وڵاتێک بۆ کەناڵێک بۆ ئێمە شیا و گونجاو بێت لەبەرەوە ئەمانە زۆر گرنگە جا مەسەلەی سۆشەڵ میدیانی کاریگەری هەیە لەسەر لایەنی تەندروستی لەسەر مەسەن ئەو کەسە لەسەر ئێسکی لەسەر جونگەکانی پشتی ملی لەسەر چاوی لەسەر پێستی بڵێ لەسەر هەمووی ینی هەتا لەسەر قەڵەوی لەسەر کۆمەڵێک نەخۆشی و بڵاوبوونەوەی کۆمەڵێک دابوونەریتی چەوت شتی ناجۆر ینی ئێستا لە کورسانە ینی جاران کۆمەڵێک دیاردەی مەسەلەی لە شۆڕشی دیاردەی بەکارهێنانی مادەی هۆشبەر و نێرگە لە کێشان و نازانم چی و چی ئەوانە ینی نەبوو بەڵام ئێستا سیرەکەی بەشێکی ینی کرانەوەی سنوورەکان ڕۆڵی هەیە کە ئەوەرکی دەستگاکانی ئاسایش و ئەوانەیە چاودێری ورتر بکەن و بەشێکی کاریگەری تەکنەلۆژیایە ینی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکان هەموو شتێکی تایە ینی تۆڕێکە لە هەموو بوارەکانە بابەتی هەمەجۆری تایە کە ئەمە گرتەی ڤیدۆی تایە وێنەی تایە هەواڵی تایە زانیاری تایە کە ئەمانە بە شێوک لە شێوەکان کاریگەری لەسەر بینەر و خوێنەر هەیە و بە شێوک لە شێوەکان تۆ بارگاوی ئەبیت وەکو باسم کە چۆن مغناتیسێک وەردە ئاسن ڕاکێشێت بارگاوی ئەکات بە هەمان شێوە تۆ بارگاوی ئەبێ بە پێی مروری زەمن زنجیرە ئەڵقەیەک 200 ئەڵقە و 300 ئەڵقە کاکە تاوێرێک بەردێکی ڕق بە تێپەڕبوونی کات بە تنۆکە ئاو کوونە بێت ینی ئەوەش بە هەمان شێوە اختراقی سەقافی کۆمەلگە ئەکاوە دزە ئەکاتە ناو خێزان و کۆمەلگەوە بەڵێ من ئەمە مناڵە و جارێ گەنجە و با دڵی نەشکێنم و ئەوە چاودێری نەکەی وەکو دەڵێ خۆیە گردە بە شتری تەرکی ناکەی بەپیری دوای لە دەست دەرئەچێت هەروە مناڵ نابێ و ئێسک و بازووی لاواز بێت دوای گەورە ئەبێ و لێت هەڵەگەڕێتەوە ئاسی ئەبێت لێت ئەو کاتە یاخی ئەبێت دکتۆر چۆن کۆنتڕۆڵی میدیا بکەین یان چۆن چارەسەری بۆ ئەم ڕەوشەنا لەبارە ئەم فەوزایی کە میدیای کوردی خستێتە نێو کۆمەڵگە و نێو خێزانەکانەوە چۆن چارەسەری ئەم ڕەوشە بکەین یا چۆن خێزان خۆی لە مەترسی و کاریگەری خراپەکانی میدیا بپارێزە کاتێکە وەکو پێشتر وتمان هیچ دڵسۆزێک نییە میدیا خۆی ئەوەندەی لە هەوڵی وەکۆڵێک کەمەند کێشکردن و یان بوونە ڕاکێشانی سەرنجی بینەردا ئیدی باشتەکانی زۆر خراپ و نەشیاویش بن ئەوەندە بەلایەوە گرنگ نییە کە تاکێکی باشمان بۆ پەروەردە بکە خۆی شێوازی سەرنج ڕاکێشان
وروژاندن ئەمە شێوازێکی ئەوروپیە کە کار لەسەر وروژاندن ئەکایتر هەر شتێک گوێ نادات ئەم شتە چۆنە گرنگ ئەوەیە سەرنجی بینەر و خوێنەر بۆ خۆی ڕاکێشێت تر لە ڕێگەی وێنەیەکی ڕوت یان نیمچە ڕوت بێت یا هەر شتێکی نابا و ناجۆر بێت هەوڵەدا سەرنجی بینە ڕاکێش بەڵام ئێمە ئەبێ میدیاکان و میدیایەکی ئامانزدار و پلاندار بێت و لە خزمەتی کۆمەڵگە و بەهاکانی کۆمەڵگە و پاراستنی ڕەوشتی کۆمەڵگە و بەرژەوەندی گشتی کۆمەڵگەیە بێت بەگشتی من ئاماژەم کرد بەڵام بە خاڵ باسەکەم یەکەمیان بۆ ئەوی ینی لە هەرێمی کوردستان هۆکاری ئەوەی کە میدیاکانمان میدیایەکی فەوزەوین بەشێکە لەو فەوزایی کە لە هەرێمی کوردستان هەیە لەو پاشەگەردانەیە کە مەسەڵەن فەوزای سیاسیمان هەیە فەوزای ئیداریمان هەیە گەندەڵی هەیە نەبوونی شەفافیت نییە نادادگەری هەیە جیاوازی هەیە دانەمەزران هەیە بێکاری هەیە چی هەیە چی هەیە بێهیوایی هەیە کاڵبوونەوەی ئینتیما هەیە دیاردەی کۆچ هەیە هەموو ئەمانە کاریگەریە کێشەی خێزانی کێشەی کۆمەڵایەتی زۆرمان هەیە هەموو ئەوانە بەلایەک لە کوردستان ئەبێ یاسا سەروەر بێ هەموو شتەکان بە یاسا ڕێک بخرێت و دامەزراوەکان ئەرک و ڕۆڵ و کاری خۆیان بزانن بە دامەزراوی میدیاییشەوە و ئەبێ میدیاش لە یاسا سەروەر بێت و وەزارەتی ڕۆشنبیری وەکووتم بە لیژنەی بە دواداچوون و چاودێریان هەبێ و فلتەراتی ئەلامی و بۆ پیاچوونەوە بە بەرنامەکان و بۆ دانانی ڕێنمایی گونجاو بەپی پێشهاتەکان بەپی وەرزەکان بەپی ڕووداوەکان بۆ کەناڵەکانی میدیا وشار بکەنەوە ئەوخۆبە و سزایان هەبێ بۆیان و لایەنێکی تر فەرتی یاسایی مەسەن ئێمە یاسامان نییە بۆ میدیا ئەلکترۆنی و سۆشیال میدیا یا بە شێوەیەک لە شێوەکان هەتا بۆ ڕێخستنی پەخشی کەناڵە ئاسمانەکان و بەرنامەکانی ئەوەی کە هەبێت کە جەنابەت باس کرد یاسای کاری ڕۆژنامەنووسی ژمارە 35 ساڵی 2007 ئەمە یاسایەکە تەنیا تایبەتە بە یاسای بەڵێ هەندێک باسی ئەرک و مافی ڕۆژنامەنووسی کردو بەڵام زیاتر تایبەتە بە ڕۆژنامەی یا ڕۆژنامەنووسی ینی ڕۆژنامەی چاپکراوە گۆڤار و ڕۆژنامە باسی ئێزگە و تەلەڤیزیۆن و کەناڵی ئاسمانی و سۆشیال میدیا هەرتیان خێزان خۆی چی بکات دکتۆر ئەمە لەسەر ئاستی کۆمەلگا ئەبێت کۆنفرانس و ئەوانە بکرێت کۆنفرانسی زانستی بکرێت خەڵکانی شارەزا و پسپۆر مامەسایانی زانکۆ مامەسایانی ئاینی خەڵکانی شارەزا توێژینەوەی جیاواز بکەن لەسەر کاریگەری میدیا و سۆشیال میدیا ئەوانە لەسەر کۆمەلگا لەسەر خێزان لە کاریگەری نەرێەکانی لەباری دەروونزانی لەباری کۆمەڵایەتی لە سەرجەمبارەکەن لەسەر ئاستی خێزان هەموو خێزانێک بەرپرسە لە ماڵ و مناڵی خۆی خێزان تەنیا ئەوە بەردی بناغی کۆمەڵگەیە خێزان تەنیا ئەوە نییە باوکو دایک تەنیا جلوبەرگ بۆ مناڵەکانی بکڕێ و تەنیا گەورە و پاری بۆ سەرکاو بە خێوی کات و ئەوانە لەوە گرنگتر پەروەردەکردنێتی ئەجا ئەمە وەکوتم لەسەر ئاستی خێوابی هەماهەنگیەک هەبێ لە نێوان خێزانەکان و دایک و باوک و ناوەندەکانی خوێندنە ئەو جۆرێک لەو کۆبوونەوە و جۆرێک لەو سەردان و هێن ئەوە شتێکی باشە بەڵام وەکوتم پەرەی پێ بدرێت کە ئەرکی ینی توێژەری کۆمەڵایەتی و دەرونیەکان دەستنیشان بکرێ و ئەرکەکانیان ڕێنمایکردنی دایکان و باوکان ئەوە زۆر زۆر گرنگەوە مامۆستایانی ئاینیش بە هەمان شێوە ئەوانش ئەرکێکی کۆمەڵایەتی و بەرپرسارەتێکی کۆمەڵایەتی ئەخلاقیان لەسەر شانە و ئیتر هەر خێزانێک بەرپرسە لە خۆی وەکو فەرمودەکەشە فەکلکم ڕاعین وکلکم مەسئول عن ڕعیەتی هەمومان شوانین هەمووشمان بەرپرسین لەو کەسێک کە لە بەردەستمانەیە جا دایک و باوچێک بێت کە مناڵەکانی یا مامەسایەک بێت لە قوتابخانە یاخود مامەسایەکی ئاینی بێت لەسەر مینبەر یاخود میدیاکار و ڕۆژنامەنووسێک بێت لە ستۆدیۆی کەناڵەکەی ئەبێ ینی بە شێوەیەک پەیامەکانی پەخش بکە ینی یەکانگیر بێ لەگەڵ پاراستنی بەرژەوەندی کۆمەڵگە و پەرەپێدان بە بەها کۆمەڵایەتەکان و ڕێزگرتن چکە ئەگەر تۆ گەنجێک مناڵێک سەیری فیلمێکەکە لە فیلمەکە یا جۆرێک لە بێ ڕێزیکردنی تایە بە گەورایە بە مامۆستایە بە کەسی بەرامبەر ئەویش بە هەمان شێوە دووبارەی ئەکاتەوە یا خودوە ئەزانی ئەمە ئازادی و دیموکراسیەت بریتێ لە دوو لە ڕووی تۆ لە بەربەدەڵایی و لە بێسنووری لە شکاندنی کۆت و یاسا و بەهاکان ئەو بەوە بە خۆیڵێ من ئازادم ئەزانی ئازادی ئەوەیە کە ئیتر ئازادی ئەوەیە کە مەسەڵەن مافی بەرامبەر پێشێلکە و بێڕێزی بکە بە هەموو سەروەرێکن ئەنی بەداخەوە میدیا کارێکی کردووە خەڵکی گاڵتەی دێ بە مامۆستای ئاینی گاڵتەی دێ بە کەسایەتی سیاسی کۆمەڵایەتی گاڵتەی دێ بە حیزبایەتی بە کوردایەتی بە شۆڕش بە خەبات بە حکوومەت بە سیاست بە دەوڵەتداری بە ناوەندی خوێندن و مامۆستا و فەرمانبەر
ئەنی حکوومەت شکۆی مامۆستا و فەرمانبەری شکان هیوادارم شکۆی بۆ بجێڕێتەوە ڕێز و تەقدیری بۆ بجێڕێتەوە ینی تاکێکی بەرهەمهێنا ئەوە لە ماوەی ئەم چەند ساڵی دوای ڕاپەڕین ئەنی تاکێکی بێ هیوا تاکێکی بێ ئامانج تاکێکی بێکار تاکێکی ڕەخنەگر ڕەشبین بەرامبەر بە هەموو شتێک بەڵێ ئەمە لەوانەیە بەشێکی دەرهاویشتەی ئەوە بێکاری هەیە نادادگەری هەیەی هەیە بەڵام میدیاش ڕۆڵێکی نەرێنی و خراپی بینیوە لەو وارێ زۆر باش دکتۆرگیان کۆتا قسە و پەیامی جەنابتان چییە؟ بەڵام من دەستخۆشیتان لێکم بۆ ئەم جۆرە بەرنامانە و هیوای سەرکەوتندا بۆ خۆزمەوە هیوادارم ئەم جۆرە بەرنامانە بەردەوام بێت و لێرەشەوە تەنیا ڕاستپاردەم ئەوەیە بۆ لایەنە پەیوەندیدارەکان بە دامەزراوەکانی میدیاشەوە کە هەر یەکە لە شوێنی خۆیەوە لە ئاستی خۆیەوە بەرپرسیار بێت بەرامبەر بە کۆمەڵگاوە کارێک بکات کە زیاتر کۆمەڵگە شیرازی زیاتر تێک نەچێ پەیوەندی کۆمەڵایەتەکان نەپسڕێەوە و هەوڵ بدەن ینی خێزانەکان کۆمەڵگە بە ئاشتەوایی و بە خۆشی پێکەوە بژن. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستای زانکۆ و ماستەر لە ڕاگەاندن کە میوانی ڕۆی بەرنامەی باسخواز بووی. سپاس دەکەم. بینەرانی بەڕێز خۆشەوی سپاس بۆ ئێوە عەزیزیش کە تا ئەم ساتە بینەری بەرنامەکە بوون تا بەیگەشتنەوەیەکی تر و لاڵقەیەکی نوێی بەرنامەی باسخواز بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.